ئێمە باسی چەندین بابەتمان کرد. یەکێک لەو بابەتانە کوشتنی ئەم پیاوە بووە و کوشتنی ئەم پیاوە حاڵەتێکە کە پەیوەندی بە حکوومەتەوە هەیە زیاتر و حکوومەتی پارێزگای سلێمانی و حکوومەتی هەرێمی کوردستانیش ئەم کەیسە زۆر بە جدیان وەرگرتووە لە لێکۆڵینەوەدان و لەم نزیکانە ئەوەی کە ئێمە تێگەیشتبین کە ئەنجامی لێکۆڵینەوەکان بڵاو ئەکەنەوە و ئێمە لەگەڵ هەدەپە وەکو دوو حزبی سیاسی دانیشتوین. ئێمە ناتوانین نە ئێمە و نە ئەوان جێگای دام و دەستگا ئەمنیەکان و دادوەریەکان بگرین. ئەوان ئیشی خۆیان ئەکەن و هەر کاتێک ئەنجامی لێکۆڵینەوەکان بەدەستیان گەیشت یا گەیشتنە ئەنجام ڕائەگەینن و ئێمەش ڕێزیان لێ ئەگرین. سەرەتای پرسیارەکەت ئەڵێ ئەوەترێت. ئێمە وەکو حزبێکی سیاسی و باوەڕ ناکەم حکوومەتی هەرێمی کوردستان و دام و دەستگا ئەمنیەکانیش تەعامل لەگەڵ وشەی وترێت ئەوەترێت بکرێت بەڵکو تەعامل لەگەڵ بەڵگە و ئەوان ئیشی خۆیان ئەکەن و لە هەر شوێنێکیش بن ئەم کەسانە ئەم تاوانبارانەی کە خەڵک ئەکوژن بێگومان ئەمانە دەستگیر ئەکرێن و هەموو هەوڵ ئەدرێت لە هەر شارێکی کوردستان بێت بەپێ ئەو توانا و ئەو دەسەڵاتەی کە حکوومەتی هەرێمی کوردستان هەیە. هەموو جۆرە یا هەموو هەوڵێکی تێکدانی ئەمن و ئاسایشی هەرێمی کوردستان و عێراق و ناوچەکە ئێمە لەگەڵ نین. مەبدەئیەن ئێمە لەگەڵ نین. تێکچوونی باری ئاسایش و یا ئەمن و ئاسایش لە شارێکی وەکو بەغدایە لە شارێکی وەکو بەسرایە هەر لە وڵاتێکی دەوروبەر ئەمە زەرەرێکی ڕاست و خۆ لە ئێمەش ئەکاتوە. بۆیە ئێمە مەبدەئیەن لەگەڵ هیچ جۆرە تند و تیژیەک نین ئەوجا موشک بێت تاکو کوشتنی مرۆڤێک بە هەموو شێوەیەک دژی کوشتنی مرۆڤین، دژی تند و تیژین. ئێمە دژی تێکدانی ژیانی مەدەنین و تێکدانی ژیانی خەڵکی